دقل قناغ داوية درخستنا داعش موصل سرك وزير عراقي سردانا السعودية دكان للرجع الجهانية بنابر عنا تويني قرتي دي بيجا جصدو سيزدا كسان للجهاني يكجي بنابر ووزير شاروانية تركيا دقل روجنا مفانا سردانا تاخن ويران بوين سورة آمده دكان سلاف و هیوین دامک خوش بەرنامەی کورد کۆنێکشن لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. ئەمڕۆ ڕۆژی جیهانی پەنابەرانە و لەو بارەیەشەوە راپۆرتان پێشکەش دەکەین. ئۆپراسیۆنی ڕزگارکردنی ڕەقا نزیکەی 2 هەفتەیە بەردەوامە. هێزەکانی سووریای دیموکرات بە پشتیوانی هاوپەیمانان بەردەوامن لە پێشڕەویەکانیان. ئۆپەراسیۆن ji sê aliyên Reqava hat destpêkirin û di heyama 13 rojên borî de şervanên Hesedê hejmarek ji taxên bajêr rizgar kirin û di navberî wan û navenda bajêr de derdora 2 kîlometr maye. Di destpêka operasyonê de aliyê başûr ji bajêr vekirî bû. Lê di encama pêşketina wan de şervanên Hesedê aliyê başûr jî li ser çekdarên Daişê girtin û bajar ji 4 aliyan ve ket çemberê. والله رش بوجر رقو او بو 12 روزنه روزنامه حمله دست بکریه اول پیش دو دورنا هنک توخت دست اول دونه یعنی سدی چال ده اول گرتیه اما یه دیترجی بن او داعش جده بن دست داعش جده هر کو شرvanên Hesedê nîzî navenda bajêr dibin çekdarên Daişê hewl didin gober xwe bidin. Di encamda pevçûnên giran rû didin û ji bo têkbirina Daişê hêzên koalîsyonê alîkariya xwe zêde dikin û êrişên ezmanî bîtir pêk tînin da ku rê li pêşiya şervana vekin. Anha ev hedefa lê da piranî dikevin mekteba niha hedefa wan esasî lê dar. Yani ma xweş dibînin. Bîneta Kêlekewê hevalin pêşa wan de piranî dikevin mekteba bin daran ji bo keşfê. Hêzên Sûriya Demokratîk bi alîkariya hêzên koalîsyona navnetewî ya li dijî Daişê di 6 vê mehê de dest bi operasyona rizgarkirina bajarê Reqayê kir û taniha beşek ji bajêr hatiye rizgarkirin û hîn operasyon berdewam e ta rizgarkirina tevahî Reqa. Mahmûd Balî dengê Amerîka, bajarê Reqa. وهيزن أولهية عراقي هولا كاكوملا دولة إسلامي داعش بوغرتنا چند جهن كوج دستيوان رزقار بوي جناف برن ودقال قناغ داوي يا شر باقش كرنا موصل داعش سرك وزير عراقي حيدر عبادي سردانا عربستانا سعودي دكا شکستی داعش لە مووسڵ گورزێکی یەکلاکەرەوە دەبێت لەم ڕێکخراوە تێرۆریستیە و هەروەش لە دەوڵەتە خەلافەتیەکەی ئەبوو بەکر البەغدادی. لەگەڵ بڵندگوەکاندا هێزە ئاسایشەکانی عراق سەدان هەزار بەیاننامەیان بەسەر بەشە کۆنەکەی مووسڵدا هەڵداوە و تەنها 2 بژارە خراوەتە بەردەم تێرۆریستان خۆ بەدەستەوەدان یان کوژران. سەرکردە لەشکریەکان نکوڕی ناکەن لەوەی شەڕێکی قورسە. يعني المعارك تتسم بالحدة في بعض الأوقات. شركان سختن زور جاريش داعش خوي دخزينة الناو خلشي سيفيلو أمج هوكاركا بو دواكوتني بيشراويكان من ئاگاهیەکی لە ڕادەبەدەر بەکاردەهێنین لە پێناو پاراستنی ژیانی دانیشتواندا خەڵکی یارمەتیمان دەدەن و ئەو زانیاریانەش دەدەینە هێزی ئاسمانی. سەدان کەس لەوانەی هەوڵی خۆ دەرباسکردنیان داوە لە بەشە کۆنەکەی مووسڵ لە 3 هەفتەی ڕابردوودا کوژراون لە دەمێکدا هێشتاش زیاتر لە 100,000 کەس لە ناوچەکانی شەڕیان لێ گیریان خواردووە. ئێستا لەشکری عراق شوێنی لە ڕۆژەڵاتی مووسڵ بۆ دابین کردوون. لەم نێوەندە لە ئوتێلینینەوە ئۆپرەویکە لە ڕۆژهەڵاتی مووسڵە تەرخانە بۆ ئەو خێزانانەی لە ڕێگا پارێزراوەکانەوە لە ڕۆژئاوای مووسڵەوە خۆیان دەرباس کردووە و ژمارەیان لە 2 تا 5,000 کەسە. ئەم هێرشە بۆ بەشە کۆنەکەی مووسڵ زوێکی ڕۆژی یەکشەمە دەستی پێ کردووە و وەک سەرکردە لەشکریەکان دەڵێن جیاوازیەکی زۆر هەیە لەم شەڕانەی ئێستا دەکرێن لەگەڵ ئەوانەی پێشتر لە ڕۆژهەڵاتی مووسڵ دەکران. بالتأكيد المعركة في الساحل الأيمن بێگومان شەڕ لە ڕۆژاوای مووسڵ قورسترە و لە ڕاستیجا زۆر قورسترە لە شەڕەکانی ژڵاتی مووسڵ. سروشتی ناوچەکە سروشتی ئەم بەشە وەها دەکەن شەڕەکە سەختتر بێت. شوێنێکی کراوە نییە، دانیشتوانێکی زۆری لێ، باڵەخانی زۆرە. ئەمانەش جم و جۆڵەکانمان و بەکارهێنانی چەکیش سنووردار دەکەن. وەک ڕەفتارەکانی پێشتریان
تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی هەموو ڕێوشوێنێک دەگرنە بەر بۆ پاراستنی خۆیان تەنانەت ئەگەر ئەو ڕەفتارانەشیان بە تاوانی جەنگ دابنرێن. الوضع يسير وفق الخطط الموضوعة. ڕەوشەکە بە پێی پلانە داڕژراوەکەیە چونکە تیرۆریستانی داعش لە شکستی بەردەوامدان دەستیان کردووە بە گرتنەبەری ڕێوشوێنی تر و خەڵکی سڤیل دەکەنە سپەر بۆ خۆحەشاردانیش بەکاریان دەهێنن. هەر بۆیە ئەرکی سەرکی هێزەکانمانکردنەوەی ڕێگەیە بۆ پاراستنی خەڵک لە داعش و ئەو جا پێشڕەوی زیاتر. هاوکات حکوومەتی عراقیش دەستی کردووە بە هەوڵی سیاسی خۆی. سەرک وەزیری وڵاتەکە سەردانی عەرەبستانی سعودیە دەکا بە مەبەستی ڕەوانەوەی کێشەکانی نێوان بەغدا و ریاض کە وەک دەگوترێت لە قەیرانی ئاینزایی شیعە و سوننەوە سەرچاوەیان گرتووە. ئەم سەردانەی حەیدەر عەبادی هاوکاتە لەگەڵ قەیرانی عەرەبستانی سعودیە و قەتەردا لەسەر ئێران. دەمانەوەی هاوکاری لەگەڵ ئەم وڵاتانەدا بکەین بۆ ئەم شەڕەی دژی تیرۆریزم و لەناوبردننی تیرۆریستان. هەروەها پەیوەندیەکانمان تۆکمە بکەین و هاوکاریەکانیشمان لە پێناو گەشەکردندا بێت. هەرگیز عێراق نابێتە بەشێک لە قەیرانی نێوان وڵاتان و ڕێگەیش نادا ببێتە بەشێک لە سیاسەتی جەمسارەکانی قەیرانەکان یا خاکەکەی بەکار بهێنرێت بۆ دژمنایەتیکردنی وڵاتانی دراوسێ. ڕێبەرانی سیاسی و سەرکردە لەشکریەکانیش دڵنیان لەوەی شاری مووسڵ ئازاد دەکرێت، بەڵام هێشتا هیچ پلان و بەرنمەیەکی حکوومەتەکەی عەبادی دیار نییە بۆ چۆنێتی سەر و سەوداکردن لەگەڵ قۆناغی پاش داعشدا لە مووسڵ و ئەو ئەگەرە نەخوازراوانەی باز دەکرێن. لە نەخۆشخانەیەکی کە بەم دوایانە لە ڕۆژاوای شاری مووسڵ کراوەتەوە ڕۆژانە نزیکەی 90 نەخۆش چارەسەریان بۆ دەکرێت. زۆربیان ئەو کەسانەش دەچنە نەخۆشخانەکە بریندار بوون بەهۆی بردومانەکانەوە. یەکێک لەو پزیشکانەی کۆمەڵەی خاچی سووری نێونەتەوەی کە هاوکاری هاتنەوە سەرخۆی بریندارەکان دەکات دەڵێت لە ڕۆژێکی ئاساییدا 50 بۆ 70 کەس بریندار دەبن. ئەمەش لە کاتێکدایە کە شەڕی نێوان هێزەکانی عێراقی و ملیتانەکانی داعش بۆ ماوەی 8 مانگە بەردەوامە بۆ ئازادکردنی تەواوی شاری مووسڵ. هەتا مانگی ڕابردووش بریندارەکان دەبووە یان ببرێن بۆ گەیارە یانیش بۆ هەولێر بۆ چارەسەرکردن. بیستی مانگی 6 ڕۆژی جیهانی پەنابەرانە لەم ڕۆژەدا سەنگی دەخرێتە سەر ئەو ژمارە چاوەڕوان نەکراوەی کە پەنابەران لە سەرانسەری جیهاندا هەن کە 65 میلیۆن کەسن بەهۆی توندوتیژی زێدی خۆیانیان بەجێهێشتووە و لەوانەدا 22 میلیۆن کەس بوون بە پەنابەر. ئاجانسا پەنابەرین نەتەوەین ئێگەرتی دراپۆرتەکانیدا دەبێژێت 113 کەسان لەسەر ڕووی ئەردێ پەنابەرە یان bi zorî ji malê wan hatîne derkirin. Datayên nî diyar dikin ku hijmara koçber û mişextan ji egera şer û tundûtîjan li bilindtirîn az daye û hijmara here mezin koçberên Sûrî ne ku hijmara wan digehta 12 milyon kesan ew ên di nav Sûriyeda mişext bûyn yan bûyne penaber li welatên hevsinor digel Sûriye. سرجەم هژمارە 65.6 میلیۆنە و ئەڤە زیاترە ji هژمارە ساڵە 2015 ku 65.3 میلیۆن بوون. هێشتا یەک ji 113 کەسان li cîhanê penaberin yan bi zorê hatine derkirin. Zêdebûna hijmara penaberan peyameke nexweş e û nîşanek ku bi başî ev firset çareserî bû nehatiye kirin. پشتی سوریه هجمارا هر زورا پنابران جه افغانستان و عراق نه و لسودونا باشور پتر جه هر جهه کادیا جهان زیده تر دبد. شر 6 سالان لسوریه و شر دیجی کومالا چکدارین داعش سوریه لپلا یکی دانات بو هجمارا کوجبران. دگل کو دورین لبن کنترول داعش لسوریه بچوک دبد هجمارا کوجبران زیده دبد و نپش راستن لدمکانیزیک وگرنه و مالین خو. اگر اولهی نبد ام ناوگرن ام چاوا دجین جکی و خواردن پیدا بکین او خانی نبد یان کز نبد کار بکد به چاوا جید. هجمارا کازورا پنابران دخیفتان لکمپین لجر چاودریا نتوین اگرتی دجین به هیویا لولاته کی دی بینه بجه کرن. اردن ولات 10 میلیون کسان نهایه بوی حوانگه ها 700,000 پنابران و 1 میلیون یل لبنان و نزدیک 300,000 پنابران یل عراق و پرانیا پنابران سوری ل ترکیه دمینن کو نزدیک 3 میلیون پنابرایه. کومالا نفنتوی یا پارێزەران کو کومالکا ئاریکاریانە بۆ هەژارترین مالباتên penaberan dibêjin heta ku penaber li ser pê xwe rawestin alîkariyên me wê berdewam bin.
ئەوە ئەس دەبێژ بە پەنابەران ئەم دێ ئالیکاریە هەوە بکەین هەتا هەنگ بشێن ژیانە خوا بڕێڤە ببن و لەسەر پێت خۆ ڕاوەستن و هەیە 10 ساڵ ئەم 20 ساڵ بیت ئان هەتا لە ژیانێدا هەبن. پنابەر لەسەر ئاستێ جیهانێ بهێڤیا خێرخوازان دەبینن و دگەل زێدەبوونا هژمارەوان دراوێ پێدوی کێم دەبێت. ئاجانسا پەنابەرên netewên ئەگرتی bi berdewam bank li civata nêfnetewî dikit alîkariyên zêdetir peyda bikin û niha destûr ji rêberên ûliyên welatên misilman wergirtin rê bidine hevwelatiyên xwe bi rêya ajansa netewên yekgirtî zekata xwe bidine penaberan. Li gor vî programî para saz sadê rast rast bû penaberan diçin nakevne ber çi birînan eger gel bernamendiyên UN bihêne berhevkirin. Bi dirêjahiya sala 2016 2.8 milyon koçber daxwaza mafê penaberî yetkirin û bi tinê li Almanya pitir ji 722,000 kes yet hatîne tomar kirin. Lê di cîhanekê da ku di her deqîqeyekê da 20 kes koçber bibin her dem pêdivî bi alîkariya zortirin. Xalid Fettah, Dengê Amerîka. لەژێر ناونیشانی بەدەستی خۆمان نییە ناچار دەکرین کۆچ بکەین فیدراسیۆنی سەرانسەری پەنابەران لە هەرێمی کوردستان چەند چالاکی ئەنجامداوە لەوانەشدا لە شاری سلێمانی پەیامنێرمان ژیار محەممەد لەوێەوە لەگەڵماندایە. ژیارم کاتت باش؟ ئەم کاتت باشێرۆ سڵ لە ئێوە سڵ لە بینەرانی کورتکۆنێکشن ژیار پێمان بڵێ ئەم مەراسیمە چۆن بووە مەبەست لێ چییە؟ بەڵێ مەراسیمەکە لە ساڵ یادی یاخو لە ڕۆژی جیهانی پەنابەراندایە فیدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراق لە هەرێمی کوردستاندا لە شاری سلەیمانی ڕێکخستووە ئەوەی کە ئەم ساڵ تەرکیزی بچۆتە سەر یاخود خاڵی گرنگی ئەم مەراسیمە بە فیدراسیۆن دەختی کردوەوە لەوەی کە هاوکاری پەنابەرانی ناوخۆ پەنابەرانی بەڵین کوردانی ئێران و کوردانی سووریا بکرێت لە هەرێمی کوردستاندان و هەروەها باس دەختیان لەوە کردوەوە یاخود داواکارن کە تەرمی ئەو پەنابەرانەش بهێنرێنەوە کە تا ئێستا لە بەهۆی کۆچکردنیان تەرمی ئەو پەنابەرە کوردانی کە بەهۆی کۆچکردنیان بۆ دەرەوەی وڵات نەدۆزراونەتەوە کە سوکاری هەندێک لە قوربانیەکانیش ئامادەن بۆ زیاتر کچکردنە سەر ئەم مەراسیمە و ئەم بۆنەی ئێستا کاک ئاری جەلال ڕاستەوە کاک ئاری جەلال سەرپەرشتیاری فیدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراقیە لە هەرێمی کوردستان فەرمی کاگاری ئەگەر باس لەوە بکەیت کە بەڵێن تەرکیزی ئەم ساڵتان یاخود دەخەتکردنەوەی ئەم ساڵتان لەسەر دوو خاڵ بوو باسکردن بوو لە چاکردنی دۆخی گوزەرانی پەنابەرانی لە ناوخۆی هەرێمی کوردستاندا و هەروەها هاوکاریکردنی پەنابەران و بەڵێن هێنانەوەی تەرمی ئەو پەنابەرانەی بەڵێ ئەگەر دەنگە بەرزکەیتەوە بڵێ تەرکیزمان لەسەر سێ خاڵ بۆ ئەم ساڵ سێ خاڵماندا هاتووە بەڵێ یەکەمیان دیپۆرتی پەنابەران ڕاکردن حکوومەتی عێراقی چۆن کردوێت ئەو ڕێکوتنامەکە لەگەڵ وڵاتانی واژوو سەبارەت بە گەڕانەوە دیپۆرتیۆی ئەو پەنابەرانە وڵاتیان کورد لە دوخانەکانی بەریتانیا وەزایدەن وڵاتانی دیکەی ئەوروپا دەستگیر کراون بۆ ماوەیەکی درێژخایان ڕاگیراون کە لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغا و لە ئێستا بەداخستۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەڵگەری کەوتۆتە ژێرباریەوەی کە پەنابەران بە زۆرە ملێ دیپۆرتکەنەوە خاڵی دووەمیشمان بۆ گەڕان و بەدواتون بوو بۆ سەرجەم تەرمی ئەو قوربانیانەی باڵێن ئەو کەسانی کە بێسەر و شوێن بووبوون لە دەرەوەی وڵات بە تایبەتی لە دوورگەکانی یۆنانە کە بۆ خۆتان نەزان لە دەورانی ڕابردوو لە ساڵانی ڕابردوو ئێمە زیاتر لە 100 تەرم کە توانیمان بیان گەڕێنەوە هەرێمی کوردستان لێرە لە نزیکە سوکاریان بە خاکیان بسپێرین بەڵام کۆمەڵێکمان هەیە کە بێسەر و شوێن بووە بۆ مەبەسێمە پشکنینی دیێنئی و سامپلی خوێن و لیکمان ڕەوانەی وڵاتان بووە بەڵێ کاک ئاری ژماری پەنابەران لە ناوخۆی هەرێمی کوردستاندا چەنەیە وە ژماری پەنابەران بەڵین کوردانی هەرێمی کوردستان بۆ دەرەوە چەنێ ئەگەر ئامارێکتان لەبێ و فیدراسیۆن ئەو پەنابەرانی کە لە ڕۆژاوای کوردستانەوە هاتوونە لە هەرێمی کوردستان طبعاً زیاتر لە 300,000 کەس بوون بەڵام لە دوای ئەم لێشاوی کۆچی هاوڵاتیانە بۆ دەرەوەی وڵات وردەوردەکەمی کردووە لە ئێستا زیاتر لە 200,000 کەسە بوون ئەوان لێرن هاوڵاتیانی هەرێمی کوردستانی شەوانی کە هەتاوەکو 23 بە شێوەیەکی فەرمی کە ناوەندی هەواڵگری ئێمە لای ئێمە ناونووسراون هاوڵاتیانی عێراقی لە 200,000 تێپەڕ کرد و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش زیاتر لە 50,000 کەسی تێپەڕ کرد بەڵێ هیچ بەڵێ دۆخی پەنابەران بۆ شێوازە لە ناوخۆ لە دەرەوە خراپەکە ئێوە ئەم ساڵ زۆر جەختانەوە کردوێتەوە ئایا لایەنە پەیوەندیدارەکان چێ بەندەنگەوە هاتنێکیان هەیە بەڵێ بەدڵنیاییەوە لە دوای بڕیارنامەی 20 ئازاری ساڵی 2015
هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی عراقی بەگشتی وە توانم بڵم پەنابەرانی وڵاتانی دیکە بەگشتیوانێکە ڕوان لە وڵاتانی ئەوروپا کردووە داوانامەی مافی پەنابەریان وەڵامیان نایرێتەوە یا ئەوانی کە لە ڕابردووە داوانامەکەیان قبول نەکراوە لە ئێستا دەست بەسەر کراون کۆمەڵێکی زۆریان و ئەگەری هەیە بە هەزاران کەسی کە بۆ مەبەستا ئێمە وەکو فیدراسیۆنی پەنابەران هەم لە ناوخۆم لە دەرەوەی وڵاتیش توانیمانە چەندانەیەکی باش بنین بە ئاراستەوەی دەست خۆش کاکاریان زۆر سپاس بۆ جەنابەت. بەڵێ پامێرا دەنگی ئەمریکا لژێ سلێمانی ژیار محەممەد راپۆرتەکە ڕاستەخوا لەسەر دۆزا پەنابەران و لە باژارە سلێمانیەتی گێران گەهات مەگەڵکی سوپاس بۆ پامێرا دەنگی ئەمریکا لە سلێمانی و لە سنوورێ پارێزگەها دهۆکێژی پامێری ما هەندێک ژمارە گەهاندنەمە دەبێژە لە سنووری پارێزگە هەیە 27 کەمپین ئاوارە و پەنابەران هەنا 4 کەمپین پەنابەری سوورینە پێشوان یەنژی ئەوان کەسانش بەر ئۆپراسیۆنا مووسڵ ڕەڤیانە 18 کەمپ لە کارستا شنگاری و دەشت دەوروبەری نوێژی ژمارە پەنابەران 740,000 لە سنوورێ پارێزگە هەیە. وەزیرێ باژارڤانیا تورکیا دەگەل ژمارەکە ڕۆژنامەڤانە سەردانا ڕەندەکن وێران کریەن باژاری سوورە ئامادەی کرد ji بۆ تەخمینکردنا زیانە گەهشتی باژار ji ئەنجامێ شەڕی هێزن ئەولەهیە لە دژی کوردان پامێرا دەنگی ئەمریکا خەلیجان فارقین دەگەل وێ گەڕێ بوو. وەزیرە باژارڤانیە و هاوردۆرێ مەحمەد ئۆزاسێکی ڕۆژە یەکشەمێ دەگەل ڕۆژنامەڤانان چوو ناو سوورێ لەوێر ئاباهەیەن کوتێ لێکردن کۆنترۆل کرد ڕۆژنامەڤان لە ئامێدێ بەvê مەبەستێ دەرفەتی تنکو پشتی 2 ساڵان ناو سوورێ ببینن بێکا حالێ وێ دەرێ چییە. دیمەنەک و دەرکێت پێشمە مەدانێک والا و کاولێن خانیین ڕوخاندی بوون. ئەv مەدان جیە 4 تاخین مەزن و هەزاران خانی بە سەدان کۆلا نابوو. تو نیشانەیەک نەمایە و ئەم پێ دەرخن کە ئەملکیژان تاخێ ئەن کیژان سوکێنە. دیمەنەنۆ ئەینی وەکی و 100 ساڵە مرۆڤ لەvê دەرێ نەژیابێ. ji dûr ve minara çarlîng xuyatge ku Tahîr Elçî li bin hatibû kuştin. Her wisa dêra Sûrkure Gosa Ermeniyan jî di nav Kabilan de xuya dike. Niha ji aliyê Wezaretê xaniyên û ava dibin li taxa Hesirliyê. Wezîrê Bajarvaniyê Mehmet Özasekî hatiye ji bo kontrola wan. Li wir di derbarê avahiyên nû her wisa kar û barên lêkirina derên nû ên nav Sûrê zanyariyan da. Wî destnîşan kir ku ji bo xweşkirina Sûrê ew projeyên berfireh amade dikin. Her wisa anî ziman ku ew ê tur rûniştvanek jî mexdûr nekin û destnîşan kir ku 3 rê danîna pêşiya rûniştvanên Sûrê. Mehmet Özasekî ji bo Sûrê van zanyariyan parve kir. Bugün geldiğimiz noktada herkes Rêyaseyê jî ev e ku yên bixwazin dikarin bedela xaniyên xwe yên helweşandî wek pare ji hikûmetê wergirin. Wezîrê Bajarvaniyê destnîşan kir ku heman alternatîfan danînê pêşiya rûniştvanên Alî Paşa û Lala Beyê jî ku niha li her du taxan proseya rûxandina xaniyan dest pê kiriye. Xecilan Farxîn, Dengê Amerîka, Amed. ئیرۆ خەڵکی دەڤەرەکە ئۆستانی جۆرجیاییە باشووری ئەمریکا وێ دەنگی بدن ji بۆ هەڵبژارتنا ئەندامێکی ئەنجومەنی نوێنەران di کۆنگرسی ئەمریکیدا ئەف هەڵبژارتنا هەری نێزیک یا نەمزەتên کۆماری و دموکراتان تاقیکردنا هێزا کۆماریانە لەژێر سەرۆکاتیە دۆناڵد ترامپ. نامزەدێ دموکراتان جان ئۆسەیە 30 ساڵی کارمەندێکی کۆنگرسی بوو و یەکەم جارە دکەفتە هەڵبژارتنادا لە گۆڕا يعني لقرا بيشين لما هاني ساني وي بتر دنك بروبون لي تيرا سركتني ندكر هفركاوي كارين اهاند لي بين صالي وزير كاري دربي وستاني جورجيا بو سركفتي فان هالبجاتنا جيد جهه تام فرز بغرا كوبويا وزير تندرستي لوي دافري ترامب بجماره کاکیم جه هیلاری کلینتون ده هالبجاتنا دا بربون گرنگیا وان هالبجاتنا ده خرجیا پره دا دیار دبا هر دو پارتیان پتر جه 5 میلیون دلاران لسر وان هالبجاتنا خرج کریه. ڕۆژوگرتن خۆی لە خۆیدا بە گەرمای هاوین ئاسان نییە، بەڵام بیر بکەنەوە لەو کەسانی کە وەرزشوانن و کارەکانیان ڕاهێنانی وەرزشیە دەبێت بۆ ئەوان چەند سەخت بێت. ئارش عەرەب ئەسەدی دەنگی ئەمریکا وەرزشوانێکمان پێدەناسێنێت کە بە ڕۆژوشە.
بیلال حەمید گۆلارێکی ستێرە ji tîma futbolê ya DC United ya Washington. وەک ئەم دەبینن ئەف وڵات نە وڵاتێکی فوتبۆلەیە لێ من هەموو تەمەنێ خۆی ji فوتبۆلê hez kiriye ew beşeke ji kultura min. بیلال یەک و binavê Bill bang dikin nifşê yekemê Emerîkiye ku malbata wî ya Musilman ji Sierra Leone hatine berî lîska xwe dest pê bike ew nivêjê digel malbata xwe dike. Ez di dema lîskê de Fatihê dixwînim berî ku lîska xwe dest pê bikim ev yek dihêle ez lîska xwe bi başî bikim. Di meha Remezanê de ew hewl dide hevsengiyê di navbera kar û olê xwe çêke. Karekî nehêsane tu ser yarîgehê bî bi taybetî di demên wisa ku keş û hewa têda gelekî germ bin. Vê jî ez dixwazim min xwarineke baş xwaribe. Ez piştrast dikim bin enerjî û hêz heye dema yariyê dikim. بیلال یەک ji baştirîn lîstikvanên di tîmê xwe de ye û ew jiyana xwe bi wan tiştarê ve dibe ku ji malbat û olê xwe fêr bûye. و خانمەکە نوگەها ئەفغانی نو هاتیە ئەمریکا بە هوەری خوا سەردەریە دکات دگەل زەحمەتیان ڕاستی ژیاناوێ لە ئەمریکا دەبن سوغرا حوسینی چیرۆکاخوا ژ کورد کو نەکشن ڕاڤەدگێڕە. لە ژوورێکی سادەدا بەدەم گۆرانیەکانی نیشتیمانەوە شکرا حوسینی کاتەکانی ڕۆژانەی بۆ هوەرەوە بەسەرەبات هوەری زەخرەفە و نووسینی ئیسلامی لەکوێشدا لە ئەمریکا. کە هاتم بۆ ئەمریکا هەستم بەوە کرد کە جیاوازی ناکەن لە نێوان ئەوەی کە مسلمانی یا ئاینی تر. من نازانم حکوومەتەکەی چۆنە بەڵام خەڵک سێری تۆ ناکەن وەک ئەوەی مسلمانی یا کریسچیان وەک هوەر لە کارەکانم دەڕوانن. لەو شوێنەی ڕێکخراوێکی کریسیانەکان بۆیان دابین کردووە. تەلەفۆنێکمان بۆ کرا زانیمان شوگرا دێت ئەو هاتوو چیرۆکەکەی لەگەڵ ئێمەدا باس کرد. هۆکاری ئەوەش کە دەیەوێت لە ئەمریکا بمێنێتەوە بەخێر هاتنمان کرد و لە نێو کۆمەڵگاکەشمان خۆشەویستی زۆری خەڵکی بەدەستهێناوە. ئەم خانمە ئەفغانیە لە خێزانێکی هەژار هەڵکەوتووە لەو کاتەشەوە کە لە ئەمریکا دەژی بڕیاری داوە بە هوەرەکەی شەڕی ژیان بکات. لەم شەژمانگەی یەکەمی لە ئەمریکا نیگارەکانی پەرتووکێکی کێشاوە و پێشانگایەکیشی کردوتەوە. بەلای زۆر کەسەوە گرنگ بوو چونکە هوەرێکی جیاوازە لەوە بەر دیزایانی هۆنراوە وەهانە بوو دیزاینێکی ئیسلامی. بیرۆکەکە وا بوو بەشداری پێکردنی خەڵکی جیاواز لە وڵاتی جیاوازەوە. من خەڵکی ئەفغانستانم بەڵام شێعرەکانی هی خەڵکی وڵاتی ترە. ئەم کچە جلوبەرجی ئیسلامی دەپۆشێ هوەرەکەشی لە دێرینەکانە و تانوپۆیەکی ئیسلامیانەی پێوەیە. بەڵام لە وڵاتێکی زۆرینە کریسیان چۆن جێگای ئەم هوەرە دەبێتەوە. لەبەرەوەی ئەوە ئامانجی منە هوەرەکەم خۆش دەوێ و هەمیشە دەمەوێت لەگەڵی دابم و کاری هوەری بکەم. ناتوانم کارە هوەریەکانم بوەستێنم. ڕاستە کارم نییە بەڵام سەرقاڵم بە هوەرەکەمەوە. لە ڕابردوو ئەفغانستان وڵاتێکی پڕ لە هوەر و جوانی سروش بووە بەڵام شار 40 ساڵە بەرۆکی ئەو وڵاتەی بەرنەداوە. دەبێت چەند هاوشێوەی شوگرا لە نێو گوندە دوورە دەستەکانی ئەفغانستان و کابوڵ و شارەکانی دی دەستڕەنجین بن بەڵام کەس دەنجیان نەبیستێ و ڕەنگیان نەبینێ. لە وڵاتەکەی من ئەفغانستان زۆربەی ژنان لە ماڵەوەن توانیان هەیە دەشخوازن شتێ بکەن بەڵام دابوونەریت و زۆر هۆکاری تر ڕێگرە. ئەم خانمە ئەفغانیە هیچ مامەڵەیەکی فەرمی نییە بۆمانەوە لە ئەمریکا. ڕێکخراوێکی کریسیان شوێنخە و خۆراکی بۆ دابین کردووە و ژوورێکیش بۆ پەرەپێدانی هوەرەکەی. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا ویلایەتی مەریلاند. حەشتی شعبی ڕێگا بە ئاوارەکانی سەلمان بەگ نادەن کە بگەڕێنەوە زێدی خۆیان لە کاتێکدا لە ڕۆژێکی زۆر نالەباردا دەژین. ئەم خێزانانەی کە لە بنارە وشک و ڕق و تەقەکەی چیای پەڵکانەدا ژیانێکی سەختی بێخزمەتگوزاری بەڕێ دەکەن. لە بنەڕەتدا خەڵکی ناحیەی سلێمانبەگی پارێزگای سەلاحەددینن کە ناحیەکەیان تەنها کیلۆمەترێک لێیانەوە دوورە و 3 ساڵیشە لەلایەن حەشتی شعبیەوە ڕزگار کراوە بەڵام ڕێگەی گەڕانەوەیان بۆ ناحیەکەیان پێنادرێت. احنا صارنا نازحين 3 سنوات. ئێمە 3 ساڵە ئاوارەین دەمانێت بگەڕینەوە بۆ سەر ماڵ و حاڵی خۆمان. حەشتی شعبی ڕێگرن لە گەڕانەوەی خەڵکەکە بەڕێگەی جیاواز هەوڵمان داوە
ئێمە ئێستا وەکو ئاوارە نە ئاوی خواردن و کارەبا و قوتابخانە و نەخۆشخانەمان نییە تا کفری دەتوانین بڕۆین لە ماوەی ڕابردوو کوڕەمامێکم بە تراکتۆرەکەی پەڕیەوە ئەو بەری شەقامەکە جەماعەتی حەشت کوشتیان ناحیەی سلێمانبەگ لە ئێستادا کراوەتە ناوچەیەکی سەربازی داخرا و جگە لە هێزەکانی حەشدی شعبی هیچ ماڵێکی تێدا نییە دانیشتوانەکەشی کە ژمارەیان 12,000 خێزان دەبێت بەشێکیان لە کەرکووک و خوورماتوو و بەشەکەی تریان لە کەژووکێوەکانی ژێر دەسەڵاتی پێشمەرگە ژیانێکی سەختی بێئاو و کارەبا و خزمەتگوزاری بەسەر دەبن وهاي احنا هاي وضعيتنا ولا مي هنا عندنا لا خدمات اي خدمات ما عندنا احنا هنا ئەوە بارودۆخەکەیە نە ئاو نە کارەبا نە هیچ خزمەت گوزارێک هەیە 3 ساڵە لێرەین گاڵتەمان پێ دەکەن دەڵێن ئەمڕۆ دەتانجێڕینەوە یان ساڵێکی دیکە خەڵک دەڵێن پارێزگا یان هەر لایەنێکی دیکە کارەکەی وەستاندووە ئێمە نازانین ئەم گەمەیە چۆنە نازانم ئێمەیان بۆ لێرە گل داوەتەوە بەڵکەم خەڵک گوێ لە دەنگمان بێت بمانجێڕنەوە بۆ ناحیەی سەلمانبەگ ڕێگەنەدان بە گەڕانەوەی دانیشتوانی سلێمانبەگ پەیوەندی بە ململانەی مەزهەبیەوە هەیە بەو پێی لە ڕابردوودا گروپە چەکدارەکان پێگەیان بەهێز بووە تێیدا و ئەم ناحیەیە هەمیشە جێی مەترسی بووە بۆ سەر ناحیەی ئامرلی شیعانیشینی تەنیشتیان هەرچەندە عەلی حسێنی وتەبێژی حەشدی شعبی لە پەیوەندێکی تەلەفۆنیدا لەگەڵ دەنگی ئەمریکا هۆکاری ئاوەدان نەکردنەوەی سلێمانبەگی بۆ بوونی داعش و کێشەی ئەمنی گێڕایەوە هەوڵمان داوە هەم لە ڕێگای حکوومەتی پارێزگای سەڵاحەددینەوە لەگەڵ حکوومەتی ناوەندا ئێمە لەگەڵ هەموو ڕێکخراوە مەدەنیەکان لەگەڵ UN هەوڵمان داوە کە سلێمان بکرێتەوە بەڕاستی کلیلی چارەسەری زۆربەی کێشەکان لە گەڕانەوەی خەڵکی سلێمانبەگە دوایەوە بۆ ینی خەڵکی سلێمانبەگ نزیکەی 10,000 ماڵ ئەبێ ناوەندی ناحیەکە تا ئێستاکە ئاوارن بەو کەژووچیە و لەو هەیکەل و بینایانە ژیانێکی زۆر خراپ بەسەرە بن ڕاستی ئەمە ئەرکی حکوومەتی ناوەندە وزارەتی کۆچ و کۆچبەران ئەبێ ئەگەر ئەوان پێیان ناکرێ ئەبێ UN لەم پرسانە بێتە دەنگوە بێدەنگ نەبێت بۆ نەگەڕێتەوە دانیشتوانی سلێمانبەگ لە ئێستادا سەرجەمیان لەو ناوچانە ژیان بەسەر دەبن کە پێشمەرگە تێیاندا باڵادەستە و وەک خۆیان دەڵێن ناوێرن هاتوچۆی ناوچەکانی ژێر دەسەڵاتی حەشدی شعبی بکەن دڵشادەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک وهاتا ڕۆژە هەینی خدا حافظ کاتێکی خۆش